نیگەران و دەڵێن ژینگەی ناوچەکەیان تێکداوە. داواکاریشن بەپەلە ڕێ لە تێکدانی سروشتی ناوچەکە بگیرێ و لە جاتی تێکدانی ژینگەی دەربەنیخان وەک ناوچەیەکی گەشتیاری گرنگی پێ بدرێ. قەزای دەربەندیخان کە سروش دیمەنێکی جوانی پێبەخشیوە و یەکێکە لە شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراق و وڵاتانی دراوسێ ڕووی لێ دەکەن. لە هەمان کاتدا بەناوچەیەکی گرنگ بۆ دەرهێنانی کانزاکانی بەرد بەناوبانگە کە لە قەت پاڵی چیاکاندا چەندین کارگەی دەرهێنانی کانزای بەرد هەیە. سەرڕای بەگەڕخستنی ئەم سامانە سروشتیە کە بژێوی ژیانی چەندین خێزانی لەسەرە، بەڵام بەهۆیەوە سروشت و ژینگەی ناوچەکەی تێکداوە. ئەمەش نیگەرانی دانیشتوانی شارەکە و ڕێکخراوە ژینگەیەکانی لێکەوتوتەوە و داوا دەکەن بەپەلە ڕێگری بکرێت لە تێکدانی سروشتی ناوچەکە و دەربەندیخان وەک ناوچەیەکی گەشتیاری گرنگی پێ بدرێت، نەک تێکدانی ژینگەکەی. دیارە و کانەبەردانی کە لەم ناوچێدا ئیش دەکەن بوون بە هۆکار بۆ تێکدان و شێواننی ژینگەی ئەم ناوچەیە و دیارە لە تەواوی وڵاتانی دنیادا مادە دەخرێت یان خراوەتە خزمەتی ژینگەوە، بەڵام لەم دەڤەرەی ئێمەدا وەک دەبینرێ ژینگە خراوەتە خزمەتی دروستکردۆک و ڕێکخراوەکانی ژینگەی. ڕزای لە ئێمە دروستکردۆک و ڕێکخراوەکانی ژینگەی و بۆ چەندین جار ئێمە داوامان لەلایەنە پەیوەندیدارەکان بەتایبەت دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمانی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان کردووە کە ڕۆڵیان هەبێت لە وەساندنی ئەم کانەبەردانەدا، بەڵام تا ئێستا نەتوانراوە کانەبەردانە بوەسێنرێت و مۆڵەتەکانیان بۆ تازە نەکرێتەوە، هەرچەندە هەوڵ هەیە لە لایەنە پەیوەندیدارەکانی دەربەندیخانەوە. دیارە بەپێی یاسای دەی ساڵی 2010 یاسای پاراستنی دارستانەکان کارکردنی و کانەبەردانە لە ناوچە سەوزەکاندا ڕێگە پێنەدراوە و ناوێت پێوی یاسایە کار بکەن. بەڕێوەبەری گەشت و گوزاری دەربەندیخانیش ڕای دەگەێنێت چەندین جار داوای ڕاگررتنی کارکردنی کانەبەردەکانیان کردووە و لایەنی پەیوەندیداریان لێ ئاگدار کردوێتەوە، بەڵام بێ ئاکام بووە. قایمخامی دەربەندیخانیش ڕای گەیاند لە ساڵی نوێدا مۆڵەتی ئەو کارگە و کانەبەردانە نوێ ناکەنەوە. ئێمە لە ماسەرپلانی ناوچە گەشتیاریەکانی دەربەندیخان لە ڕاستیدا ئەو دوو شوێنەی کە ئێستاکانی بەردی لێیە هەردوو جێگەکەدا خڵمان کردووە، واتە لە بۆ 25 ساڵی داهاتوو ئەم دوو شاخەی کە کانەبەردەکانی تێدایە داخلی ماسەرپلانمان کردوون، بۆیە نیگەرانی لەوەی کە ئەو کانەبەردانە مۆڵەتی کارکردنیان پێدەدرێت پێمان باشترە مۆڵەتەکانیان ڕابگرین یاخود بیان گوێزنەوە و ئاماژەم پێکرد بۆ شوێنێکی گونجاوتر و دوورتر لەم ناوچەیە. بە شێوازێکی گشتی سەرجەم ئەو کارگانەیەکەوەنە ناو سنووری شارەوانی قەزای دەربەندیخان و سنووری ماسەرپلانی قەزای دەربەندیخانەوە بۆ زروفی ئێستا بۆ ئێستا زۆر نەگونجاوە، زۆر نەشیاوە و ئێمە زۆر کارمان لەسەر کردو، زۆر نووسراومان لەسەر ئەو بابەتە کردووە. چەندین جاریش بەگوێی بەڕێزان و بەرپرسانمانەدا و بۆەوەی چارەسەرێکی بەپەلە بکرێت، چکە بەڕاستی ئێستا ئەمان نەکش لە ڕووی جوانی و گەشتیاریەوە لە ڕووی تەندروستیشەوە ئەم کارگانە زیان بەخشن. بۆیە من جارێکی تر لێرەوە داوا دەکەم چارەسەرێ بۆ کارگەکان، چکە ناکرێت کارگەکانی ژەبێ چارەسەرێکی یاساییان بۆ بدۆزرێتەوە، بێ جێگایان بۆ دابین بکرێ، بێ قەرەبوو بکرێنەوە. بۆیە زۆر زەڕورە ئێمە ئیشی جدیمان لەسەر کردووە، بەڵام چاوەڕێین حکومەت و وەزارەتی پیشەسازی و وەزارەتی دارایی ئەوانیش بەجددی هاوکارمان من بۆ چارەسەرکردن. جگە لە دەرهێنانی کانزاکانی بەر چەندین کارگەی هاڕین و شکاندنی بەردەکەونە نزیک چەند گەڕەکێکی شارەکە و ئەوانیش بە چەندین هۆکاری جیاواز ژینگەی شارەکەیان تێکداوە و دانیشتوانی ئەو گەڕەکانیان بێزار کردووە. سەلام ڕۆف گەلی کوردستان، دەربەندیخان. هەواڵەکانمان پێ ڕاگەیاندن بە هیوای کاتێکی خۆش بۆ مولای.